بەڕێز ئەیاد حەمە شەریف نووسینێکی هەیە دەربارەی ئەخلاق و تیشکێک بۆ ڕووناکردنەوەی ڕێگای مرۆڤایەتی سەردێڕی نووسینێکی بەڕێزیانە. لەم بارەیەوە دەڵێت کە لە جیهانێکی پڕ لە گۆڕانکاری و پێشکەوتنی خێرادا کە مرۆڤایەتی بەردەوام لە گەڕاندایە بە دوای مانای ژیان و ئامانجە باڵاکاندا، ئەخلاق وەک بنەمایەکی نەگۆڕ و ڕێنمایەکی بەهێز دەمێنێتەوە. ئەخلاق تەنها کۆمەڵێک یاسا و ڕێسای کۆمەڵایەتی نین، بەڵکو گشتاندنێکی قوڵتر و فراوانترە کە بناغەی دروستکردنی کەسایەتی، پێشکەوتنی کۆمەڵگا و تەنانەت مانەوەی مرۆڤایەتی دادەنێت. ئەخلاق بریتیە لەو بەهایانەی کە ڕاست و ناڕاست، باش و خراپ، دادپەروەرانە و نادادپەروەرانە لێک جیا دەکەنەوە. ئەم بەهایانە لە ناخی هەر تاکێکدا چەکەرە دەکەن و کاریگەریان لەسەر بڕیارەکان و هەڵسوکەوتی تاکە کەسی و کۆمەڵایەتی هەیە. کاتێک باس لە ئەخلاق دەکرێت مەرج نییە تەنها باسی ڕێساکانی ئاینێک یان یاساکانی دەوڵەتێک بکرێت، بەڵکو باس لەو کۆدەناوەکیە دەکرێت کە مرۆڤ بە سروشتی خۆی هەستی پێدەکات و کاری پێدەکات. گرنگی ئەخلاق لەسەر ئاسی تاکە کەسی باز دەکات و دەڵێت بۆ تاک ببوورن ئەخلاق وەک قوتبنەما وایە کە لە زریانەکاندا ڕێگای ڕاست نیشانی مرۆڤ دەدات. مرۆڤی خاوەن ئەخلاق کەسێکە کە ڕێز لە خۆی و لەوانی دیکە دەگرێت، ڕاستگۆیە، ئەمیندارە، دادپەروەر و هاوکارە. ئەم سیفەتانە نەک تەنها ژیانی تاکە کەسی خۆی باشتر دەکات، بەڵکو متمانەی خەڵکیشی پێڕادەکێشێت و دەبێتە کەسایەتێکی خۆشەویست و کاریگەر لە نێو کۆمەڵگەدا. کەسایەتێکی ئەخلاقی دەتوانێت لە کاتە سەختەکاندا بڕیاری دروست بدات و لە ژێر فشاردا بەهێز بمێنێتەوە. ئەخلاق پێناسەی مرۆڤ دەکات و بەهای پێدەبەخشێت. دوایە باسێکەکات لە گرنگی ئەخلاق لەسەر ئاستی کۆمەڵایەتیدا و دەڵێت کە کۆمەڵگایەکی بەهێز و پێشکەوت و کۆمەڵگایەکە کە لەسەر بنەمای ئەخلاقی پتە و بنیات نراوە. کاتێک تاکەکانی کۆمەڵگا پابەندی بەها ئەخلاقیەکان بن، متمانە لە نێوانیاندا دروست دەبێت، هاوکاری و پێکەوەژیان پتەو دەبێت. گەندەڵی و نادادپەروەری کە دوو دیاردەی دزێوی دژ بە ئەخلاقن دەبنە هۆی داڕمان و لە ناوچوونی کۆمەڵگا. بە پێچەوانەوە کۆمەڵگایەکی ئەخلاقی کۆمەڵگایەکە کە تیایدا مافەکانی مرۆڤ پارێزراون، دادپەروەری زاڵە و هەوڵی بەردەوام هەیە بۆ باشترکردنی ژیانی هەموو چین و توێژەکان. ئەخلاق و داهاتوو دواهەمین باسێکە کە نووسەر دەربارەی ئەدوێت. دەڵێت لە جیهانی ئەمڕۆدا تەکنۆلۆژیا و زانست بە خێراییەکی سەر سوڕهێنەر پێش دەکەون. ئەم پێشکەوتنە بێگومان سوودی زۆری هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا پرسیاری ئەخلاقی نوێ دەوروژێنێت. چۆن مامەڵە لەگەڵ زیرەکی دەست کرد، بایۆ تەکنۆلۆژیا و گۆڕانی کەش و هەوادا بکەین. بەبێ ئەخلاق ئەم پێشکەوتنانە دەتوانن ببنە هەڕەشە بۆ سەر مرۆڤایەتی. ئەخلاق وەک ڕێگایەک وایە بۆ دڵنیابوون لەوەی کە پێشکەوتنەکانمان لە خزمەتی مرۆڤایەتیدا بن و زیان بە کەس و بە ژینگە نەگەێنن. لە کۆتاییدا ئەخلاق تەنها وشەیەک نییە، بەڵکو فەلسەفەیەکی ژیانە، بانگەوازێکە بۆ گەڕانەوە بۆ بەهایە مرۆیە ڕەسەنەکان، بۆ بنیاتنانی کەسایەتێکی پتە بوو کۆمەڵگایەکی دادپەروەر. ئەخلاق تیشکێکە بۆ ڕووناکردنەوەی تاریکیەکان و هیوایەکە بۆ داهاتوێکی گەشتر. با هەمومان هەوڵ بدەین ڕێباز و بەها ئەخلاقیەکان بکەینە چەقی ژیانمان، چونکە تەنها بەم شێوەیە دەتوانین جیهانێک دروست بکەین کە شایستەی مرۆڤایەتی بێت. فەرموون ناوبڕێک ببینن پێکەوە. دووهەمین بابەتمان دەربارەی دروزەکانی سووریایە.